بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری سلێمانی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد کە لە پرۆگرامی نەوەی بنەڕەتی بەشێک لە ئەوانەکانی پەروەردەی ئیسلامی لابراون. دواتریش وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕەتی کردەوە کە دەستکاری پرۆگرامی پەروەردەی ئیسلامی کرابێت. لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان لە سوودی سەرکی، هەروەها لە کەرکووکەوە مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆسایانی کوردستان تاوتویان پرسە دەکەین. ئێمە پێویستمان کرد بە بەڕێوەبەری پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردە هەروەها وتەبێژی وەزارەتی پەروەردە، بەڵام ئەوان نەهاتن بۆ بەرنامەکە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە دکتۆر بەخێر بێن. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین ئامانجی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی ئەمڕۆتان چی بوو و چ بەڵگەیەکتان هەیە لەبارەوەی کە پرۆگرامی پەروەردەی ئیسلامی دەستکاری کراوە؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم، الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ برای بەڕێز مامۆستا ئەحمەد میوانە بەڕێزەکەتان و سپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام کە ئێستا سەیری ئێمە ئەکەن و متابعی ئێمە ئەکەن. خۆی لە ڕاستیدا مامۆستا حەکیم، ئەمەی کە ئێمە ئەمڕۆ موتەمەری سەحافیمان بۆ گرت بە واجبێکی شەرعی وەسفمان کرد و بە واجبێکی نیشتیمانی و ئینسانی. پێش هەموو شتێمە بە واجبێکی شەرعی سەرشانی خۆم بزانی. بۆ ئێمە هەر لە سەرەتاوە کە ڕامانگەیاندووە کە ئۆپۆزیسیۆنین، ڕامانگەیاندووە کە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابین. ئێمە ئۆپۆزیسیۆنێک نین عینێکێکی ڕەشمان لە چاو کردبێ هەموو شتێک بە ڕەش ببینین. یان ئێمە وەکو خەڵکی دیکە نین حەسکەین حکوومەت هەمیشە خەریکی گەندەڵی و خراپە بێ و وڵات بشێوێ بەسەر یەکا بۆ ئەوی کە ئێمە بازارمان گەرم بێت. قەت ئێمە شتی وا ناکەین، چونکە ئەوە بەڕاستی ئێمە کە سیاسەتێکی ئیسلامیانە ئەەکەین هەڵقوڵاو لە کتاب و سونەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتانە ناشەرعیە. یعنی ناشەرعیە تۆ حەزکەی وڵات بشێوێ بەس بۆ ئەوی کە تۆ بازارت گەرم بێ، بازاری قسەکردن گەرم بێ. قەت شتی وامان نەکردووە. ئێمە بە چاکمان وتووە چاک، بە خراپ پێشمان وتووە خراپ، و شوێن و جێگایشمان بۆ دانا بۆ چۆنەتی چارەسەرکردنەکەی. بەس ئامانجی ئەمڕۆتان چی بوو کە وتان ئامانجی ئەمڕۆمان ئێمە پەروەردەی ئیسلامی کراوە، بەڵگەتان لابوو خۆت؟ بەڵێ کاک حەکیم، ئێمە پێشتر ئەوە بوو تەبەن ئەمانەی کە ئەمان کە ئەو جیهەتەی من ناڵێم وەزارەت یام ئەو جیهەتە، چونکە شوێنەگەیە بەرزتر لە وەزارەت. بەڵێ شوێنەگەی بەرزتر لە وەزارەت کە تەوجیهەدا و یعنی هەوڵی گۆڕانکار ئەوەش پرۆژەیەکی درێژخایەنە. سەرچاوەکەی لە ناو خۆیان لە دەرەوەیە؟ هەردووکیان لەوان ئێرە شوێنی وتنی لەوانەیە مناسبە نەبێت بۆ وتنی ئەو بابەتە لە کات و ساتی خۆیان ئەوترێت. ئەوەش ئەمە تەبان پرۆسەیەکە، هەر جارێ و بابەتێک ئەخەنە ناو سۆشیال میدیا و بابەتێک خەنە ناو بازارەوە بزان ڕەتفعلی خەڵک چۆن لەسەرم بابەت. ئەو ماوەی لەمە و پێش ئەو بابەتە خراپە، ینی ناوباس و خواسەوە بەوەی کە ئەسڵەن ئەوان ئەیانەوێ پەروەردەی ئیسلامی هەر نەیاڵن، نایبنێن پەروەردەی ئاینەکان یان پەروەردەی دینی. بۆ تایە تەمەن منهەجیشیان دانابوو، پرۆگرامیان دانابوو، ئیسلامیش وەکو باقی ئاینەکانی تر، ینی ئەوانەی کە لەوانەیە لە کوردستانە شوێن کەوتویان لە ساعە 1 بێت، لە ساعە 2 بێت، لە ساعە 3 بێت، تۆ لە ساعە 5 بێت. ئیسلامی وەکو ئاینانەی تر حسابی بۆ کرابوو، بە تەواوەتی تەهمیش کرابوو. ئەمە طبعاً دەنگۆیەکی گەورە و ڕەتفعلێکی زۆر بەقووەت هەبوو لەلایەن کەسایەتی ئیسلامیەکانەوە، لەلایەن ئەحزابیش، لەلایەن یەکێتی زانایانەوە و ئیلی ئاخر، لەلایەن هەموو ڕەوتە ئیسلامیەکان، چونکە ئەمە قابلی قبوڵ نییە بەڕاستی تۆ دین خەڵکەکە لە ساعە 95 موسڵمان بێ بەڵام بێ ئیسلام بەو جۆرە حسابی بۆ بکەی. بۆ یەکسەر هاتن قۆناغی دووەم و بۆ کاتەش وتیان ئێمە ئەو کاتە بەڕاستی نە قسەمان کرد، من وەکو خۆم نەشتم نووسی لە فەیسبوک، نە حتا تەسریحیشم لێ دوانیشمدا بە ئەخلاقیاتی ئیسلامی خۆم تیبیانم لە مەوزوع کرد. تەلەفۆنم بۆ بەڕێز وەزیری تەربیە کرد، وتم شتێکی وا لەو بابەتە هەیە، ئێمە حەز ناکەین ئەو بابەتە هەبێ بەڕاستی. ئەو شتی مامۆستا ئەو بابەتە بەو نەسەوتی و بابەتە درۆیە و ئەوە کۆمەڵە خەڵکانێک بەکاری ئێنن بۆ حەملەی ئینتیخابی. ئێمە وتم سواز بۆ خوای گەورە کە درۆیە، ئێمە حەز ناکەین ڕاست بێ بەڕاستی. باشە ئەوە بوو. دوا ئەوە قۆناغی دۆم دەستی پێکردو، ئەویش وردە وردە حەذفکردنی کۆمەڵی مەوازع لە هەندێ قۆناغە، باش نەک بە یەکجاری. خۆ ئەو بۆ نمونە زانێرەکانی جەنابەت ئەوی مێژووی ئاینەکان پێشتر
هەر حاضریش کرابوو ینی بەس بەڵێ حاضر کراون پرۆگرامەکەشم ئەگەر فشار نەبووە ئەگە فشار نەبووە ئەکرا و ئێستش بەرنامە هەیە یەکسان دەکران بەڵێ و ئێستش بەرنامە هەیە ئەوە تا وردەوە دەستی پێکردو ئێستا بۆ نمونە لە قۆناغی نۆی بنەڕەتی دەستیان پێکردووە کاک حەکیمی بەڕێز من کاتێکە وەکو وتم بە ئەخلاقیاتی ئیسلامی خۆمان سیاسەتەکەین هیچمان نەکرد تیبیانمان کرد ئەوەی پێشوو وا دەرنەچوو ئەگەر نیەتیش بوو بێ هیچمان نەوت و هیچمان نەکردووە بەڵام ئەمیتر ئەوە تا بۆتە ئەمری واقع ئەوە چاپ کراوە کاک حەکیمجان ئەمە پەروەردەی ئیسلامیە بۆ پۆلی نۆیەمی بنەڕەتی باشە چاپی کۆنە ئەوە تا 1440 کۆچی 2019 چاپ کراوە 2019 چاپ کراوە ئەمە پەروەردەی ئیسلامیە قۆناغی بنەڕەتی پۆلی نۆیەم 2021 چاپ کراوە 2021 چاپ کراوە ئەوە معلوماتەکەی لەسەری ئەمە تەوزیع کراوە من هاتووم ئەمەم هەموو خوێندوێتەوە ئەمەشم هەموو خوێندوێتەوە کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ وانەی زۆر گرنگ کە ئەمڕۆ لە مؤتەمەرە سەحەفیەکە ئاماژەم پێکرد خۆ من بۆهتان ناکەم بۆ وەزارەی تەربیە و بەڕاستی من پێم خۆش نەبوو کە ئەمە ڕاست بێت یعنی پێم خۆش نەبوو ئەمە واقع بێ من حەزم کرد ئەمە ئیستینساقێکی نەفرێک کرد بێ داوێتی بە من پێم خۆش بوو ئەمە ڕاست نەیە بەڵام ئەمە ڕاستە توانین سەیری لاپەڕەکانی بزانیت چەند کەمی کرد ئەوە سەیری لاپەڕەکانی ئەمە طبعاً کۆنەکە لاپەڕەکانی 96 مۆزوع من لاپەڕە نیە کە کەمی کرد بێم زیادی کرد بێ بەڵام 96 ئەم 72 باشە یان چەند لاپەڕەکەمی کردووە 96 بۆ 72 ئەوە طبعاً تقریبا 24 لاپەڕی کەمی کردووە وانە باش 24 لاپەڕی کەمی کرد ئەم 24 لاپەڕەیە بەکوێیان ڕۆشتووە بەکوێیان ڕۆشتووە تەپوتۆزی لێ نیشتووە بۆتە قەرەبر و شت خواردوویەتی چی خۆ ئەم 24 لاپەڕەیە کە سەفحەکە کەم کراوەتەوە دیارە چێم کەم اینجا ئێمە کاتێکە دەین سەیری واقعەکە ئەکەین وانەکان هەمووی تیاتی وەکو من ئەمڕۆ ئاماژەم پێکرد بۆ نمونە لە لاپەڕەی 12 وانەی سێهەم ڕۆژی دوایی باشە ئەمە چاپی کۆنە چاپی تازە بزانین وانەی سێهەم باسی چیەکە وانەی یەکەم باشە وانەی دووەم وانەی سێهەم باسی چاکەی خوا بەسەر مرۆڤەکانەوە ئەم بابەتێکی ترە بابەتی ڕۆژی دوایی و بڕوابوون بە ڕۆژی دوایی کە لێرە بە تەفسیل بە جوان بە شێوەیەکی جوان باسی کردووە ینی بۆ قوڵی ئیشارەی بۆ هەندێک مۆزوعی تایبەت کردو بۆی کە خوای گەورە چۆن باسی سێ-چوار خاڵی گرنگی کردووە کە خوای پەروەردگار چۆن لە قورئانە باسی مۆزوعی ڕۆژی دوایی کردووە چۆن گرنگی پێداوە و چۆن خوای گەورە کۆمەڵی ناوی لێناوە بۆ نمون القیامة الساعة الآخرة يوم الدين الآزفة الصاخة الحاقة الواقعة ئەمە بەڵگەی ئەم ناوە زۆرانەی کە خوای گەورە هەر جاری بە ناوێک ڕۆژی قیامەت باسەکە بەڵگەی لەسەر گرنگیدانی رب العالمین بە ڕۆژی قیامەت ئەم شتانی باس کردو ینی ئەم شتانە مبەرری لادانی چی بوو یعنی چه خزمەت ئێمە ئەو پرسیارە ئەکەین چه خزمەتێکەکە بە پەروەردەی ئیسلامی چه خزمەتێکەکە بە نەوەکانی ئێمە باشە اینجا لە سەفحەی 13 باسی نیشانەکانی ڕۆژی دواییەکە لێرە نەماوە هەر بابەتەکە هەر نەماوە وجودی نەماوە لەوانەی چوارەمە باشە لەوانەی چوارەمە یەکسەر باسی بڕوابوون بە قەزا و قەدەرەکە ئەمە وانەی چوارەم ئەسڵەن وانەی چوارەم هەر ناچێ بەلای قەزا و قەدەرە لا براوە بابەتەکە لا ینی خۆ ئەزانی چۆنە ینی عەرەب قسەیەکی جوانیانەیە کای حەکیم ئەڵێ من شدة وضوحه لا يحتاج إلى التوضيح ئەوەندە ڕوونە پێویست بە ڕوونکردنەوە ناکا یعنی پێم سێر ئەوان ڕوونکردنەوەیان داوە کە ئەڵێ ئەم بابەتە وانیە خۆ من یعنی ئەگەر من بوهتانم بۆ کردوون ئەم شتە وانیە بوهتانم بۆ کردوون من پێم خۆشە حەرس بێنێ دەوام لەسەر بۆ باز دەوەکەن بۆ نمونە بابەتی ڕۆژی دوایی لە شوێن تریشێ لە قۆناغەکانی تر بەڵێ کاک حەکیم یعنی باسی قۆناغەکانی ترمان نەکردووە خۆ وەزارەتی تەربیە ئەگەر بۆ نمونە بێت یەکسەر لە هەر 12 قۆناغەکە بابەتی پەروەردەی ئیسلامی نێڵێ ئەو مەسات و کارەسات لە وڵاتە دروست ئەبێ ئێمە ئەڵێن ئەمانە خەڵمن ئەمڕۆ لە مؤتەمەرە سەحەفیەکەیش ئاماژەم پێکرد ئەمە ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک وە سەیری مؤتەمەرە سەحەفیەکە کە من خۆم ئەزانم چۆن قسەم کردووە و خۆش مەزانم کەلیماتەکان و ڕستەکان و وشەکانم چۆن وتووە ئەمەی کە من ئامڕۆ ئاماژەم پێکردووە ئەمە ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک باشە ینی ئەڵقەیەکە لە زنجیرەیەک بەرنامە کە ئێستا دەستیان پێکردووە مۆزوعی قەزا و قەدەر اینجا دواتر ئێتە سەر باس و خواسی کاریگەریەکانی قەزا و قەدەر کە 5-6 لاپەڕی زۆرە هەمووی لابراوە
اینجا دوای برای بەڕێزم دێتە سەر بابەتی ئەصحاب الكهف. ئەصحاب الكهف ئەم ئاەتە چی لێ هاتووە؟ ئەم ئاەتە گەورەیە لەکوێ چی لێ هاتووە؟ لەمە هەمووی لابراوە، نیوەی ینی دوو ئاەتیان ناویتریان هەموو کە باسی ئەصحاب الكهفەکە لابراوە لە باس و خواسی ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەوەی کە ئەساسە لە باس و خواسی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لام بردووە کە چۆن یەکتریان خۆشویستوە، کە چۆن دەوڵەتیان دروست کردووە، کە چۆن ئیثاریانە بۆ کەچیشی هەمویان حەذف کرد. سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕست قسەی زیاتر لەسەر دەکەین چیتر لابراوە دەچین لای ماوەستا ئەحمەد لە کەرکووکەوە. ماوەستا سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەبارەی دەستکاریکردنی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی ئەوەندەی کە بەڕێستان بەدواچوونتان کردووە قسەکانی سەرۆکی لێژنەی ئەوقاف پشتڕاست دەکەنەوە کە دەستکاری پەروەردەی ئیسلامی کراوە لە قۆناغی نۆیە لە قۆناغەکانی ترە. ماوەسا گوێتان لێمە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بە خێراتنی مامۆسای بەڕێزەکەم. بەنسبەت دەستکاریکردنی وانەی پەروەردەی ئیسلامی هەروەکو مامۆسا ئاماژەی پێدا ئەمە پلانێکە لە ئێستەوە نییە، ئەمە چەند ساڵێکە هەوڵی بۆ ئەدەن و ئەوەی ئاگدارین بەڕاستی پێش ماوەیەک پێش چەند ساڵێک کۆمەڵێک کەس ئەتوانم بڵێم چەند کەسێک کە بە ژمارەی دەست ئەژمێدرێت کە لە ڕووی پەروەردەی ئیسلامی لە ڕووی ئاینەوە هەر ئیمانیان بەخواش نییە، چەندین جار راپۆرتیان ناردووە بۆ وەزارەت بۆ بەشێک لە بەشەکان کە کۆمەڵێ ئاەت و کۆمەڵێ شت لا بدرێ. ئاگداری ئەو بابەتانەین هەوڵی زۆریان داوە کە هیچ عیلاقەی بە پەروەردەی ئیسلامی نییە و کەسانەوە بگرە هەر لە ڕووی ئیمانیشەوە ئیمانیان هەر بە خوای گەورەش نییە. بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانە. پێش ئەم وەزیرە ئەم حاڵەتانە ڕووی داوە، ئێمە چەندین جار تەدەخولمان کردووە و ئاخر جار ویستیان پەروەردەی ئیسلامی بکەنە پەروەردەی ئاینناسی یان ئاینەکان ئاینناسی. ئەوە بوو ئێمە لە سکرتاریەت لە یەکێتی مامۆسایان کتابێکمان ئاراستەی نووسینگەی وەزیر کرد کە بەڕاستی ئەمە بابەتێکی هەستیارە، دەستبردن بۆ ئەم بابەتە هەستیارە، نابێ بە هیچ شێوەیە بەو شێوەیە بێ، بەڵکو لیژنەیەکی پسپۆری دانرێ و نوێنەری یەکێتی مامۆسایانیشدا لەگەڵ بێت و هۆکار و شتەکان ئەو شتانەی کە پێویستە، چکە وەزارەت ناو خۆی ناوە وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە پەروەردە لە خاڵە سەرەکیەکانی دەبێ ڕنگ بداتەوە و لە کوردستانیشا ئێمە بەڕاستی لە 95 زیاتری قوتابیان موسڵمانن، یەکسان ناکرێ بە لە 105 ئەو کەمایەتیانەی تر لەگەڵ ڕێزم بۆیان ئێمە داواکەین مافی ئەوانیش هەبێ بەڵام لەسەر حیسابی هیچ لایەنێکی تر نەبێ. ئەوەی مامۆسا ئاماژەی پێکرد لە نۆی بنەڕەتی نەخێر مامۆسا ڕاست دەکا، بەس لە نۆی بنەڕەتی نییە مامۆسا. من ئیمڕۆ دراسەیەکی وردی بابەتەکانم کرد لە یەکی بنەڕەتیەوە دەستکاری کراوە هەتاکو نۆی بنەڕەتی. یعنی بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باست کرد وانەی نۆ، ئێمە لە بابەتی تووڕەبوونمان هەیە لە وانەی نۆی بنەڕەتی، وانەی تووڕەبوون خاڵی چوارەم کە 5-6 خاڵە بە هەمووی ئەو خاڵە لادراوە کە ئەو خاڵە باسە لەو هۆکارەکانی تووڕەبوونەکە. یەکێک لەوانە ئەخ من لە وەزارەتی پەروەردە و لە ڕوونکردنەوەکانە پرسم، ئەو ڕوونکردنەوەیان داوە کە ئێوە ئەڵێن ئەو بابەتانە دووبارەیە، ئەمە بابەتی تووڕەبوون وانەی دەیەم لا نەدراوە، بەڵام لە ناو بابەتەکە خاڵی چوارەم کە باسی یەکێک لە چارەسەری تووڕەبوون ئەڵێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی یەکێک لەوانە بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. ئەو ئاەتە لادراوە، باشە تۆ بابەتەکەت لا نەداوە، دەست بۆ ئەوە بردووە لەسەر چه ئەساسێک ئەو بابەتەت لاداوە. تەنانەت ئەوەی قورئان و فەرموودەشە هەر لە بەشی چوارەمی وانەی دەیەم لە بابی تووڕەبوون ئەو بابە گشتی ئاەت و فەرموودەکانیش لادراوە لەسەر چه ئەساسێ. قەیناوتمانەوانەی تر دووبارەیە لە شوێنێ تر هاتووە کە وا ئەڵێ، بەڵام ئەمە بۆ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم تۆ لا ئەدەی لەسەر حیسابی چێ؟ بۆچی؟ ئەمە دەبێ وەزارەت ڕوونکردنەوە بدە، ئەمە خاڵێکی گرنگە.
و هەروەها لە ئیرەیی دانراوە بەڵام هۆکاری زۆربوونی ئیرەیی لادراوە و هەروەها ناوی ئیمامی عومەر کە لە خاڵێک لە خاڵەکانە هاتووە کە ئەو بابەتەی مامۆسا باسی کرد هەر لادراوە هیچ شتێک نییە هەرە لە ئیمامی عومەر نەڕەضی الله عنه خوا لێی ڕازی بێ وضعەکەشی بۆ دانانن کە ئێستا بۆ پێغەمبەر دوو دائەندرێت ئەوەشی دانەناوە بەڕاستی ئەمە وەلا ئەسحاب الکافوە وەک مامۆسا باسی کرد کە ئەڵێ لە شوێنی تر هەیە لە هیچ شوێنێتر نییە بەڵام بۆ خێرە لە ئەسحاب الکەهفە ئەو هەموو ئایەتەی بەشی دووەم کە باسی بیر و باوەڕ و عەقیداکە هەمووی لادراوە بۆ ئەوە لادراوە بۆ وانەکە گشتی لا نەدراوە مادام یعنی ئەمە بەڕاستی ئیدعایەکی باتڵە کە بڵێ بەو شێوەیە بەڵێ لە بنەڕەتی قۆناغی بنەڕەتی لەوانەیە باوەڕبوون بەخوا ئەوانە بەس بڵێ بە کتێبەکان و بە فڵان بەڵام لە ڕووی پەروەردەییە قۆناغ لەگەڵ قۆناغ دەبێت لەگەڵ یابێت قۆناغی هەرزەکار حەساسترین قۆناغی هەرسەکارە کە دەبێت بەڕاستی دەبێت لەوێ زۆر هەستیارانە باسی مەسلەی باوەڕبوون بەخوا بکرێ ئەگەر باوەڕی بەخوا هەبێ ئەو کەسە گەندەڵی ناکە پیاو ناکوژێ گوناح ناکە قەتل ناکە عەرەق ناخوا یعنی کۆمەڵێک شت هۆکارە ئەبێتە هۆکارێک کە لێی دوورکەوێتەوە خاک و نیشتیمانی خۆی نافرۆشێ دیفاعی لێەکە چکە باوەڕی هەیە لە ڕۆژی دوایی حیساب و کتابی لەگەڵەکرێ ئەمە بۆ قۆناغی هەرزەکار زۆر زەرورە و وەکو مامۆساوتی من سەیرم کرد لە بابەتی حەوت و لە بابەتی هەشتیش کۆمەڵێ بابەت لادراوە کە ئاماژە بە هەندێک خاڵی یەکەم لەوانەی لە پۆلی هەشتا وانەی یەک باوەڕهێنان بە کتێبە ئاسمانیەکان لادراوە لاپەڕە حەوت و هەشت و نۆ هەر هەمووی لادراوە لە پۆلی هەشتا وانەی حەوت بەشێکی لادراوە ڕێزگرتن لە ئیسلامە بەس ڕێزگرتن هێشراوەتەوە لە ئیسلامەکەی لادراوە 11 خاڵ لەگەڵ 3 خاڵ تقریبا 15 خاڵ لە لاپەڕەی 23 لە ڕێزگرتن لە ئیسلام لادراوە باشە تۆ بابەتەکە لا نادێ ئەمانەت بۆ لا بردووە ئەمە جێی پرسیارە وانەی نۆیەم لە پۆلی هەشتا کە باسی پێغەمبەر ئەیوبەکە عەلەیهی السەلام بدایەت 2 ئایەت باسی حەزرەتی ئەیوبەکە کە چۆن لە ناو زگی حوتەکە و دوعاکەی چۆن کردووە و لە پرسیاری شاتووە ئەو ئایەتانەی هەمووی لاداوە بەڵام بابەتی حەزرەتی ئەیوبی باس کردووە بە شێوازێکی چیرۆک بۆ ئەم ئایەتانە لەسەر چه ئەساسێ لادراوە وانەی چواردەم ڕامان لە دروستکراوی خودای گەورە ئەو بابەتەی وانەی چواردەم لە پۆلی هەشت هەر هەمووی لادراوە لاپەڕە 47 48 49 50 51 کە ئەمە عیلاقەی بە بیر و باوەڕ و عەقیدەیە یعنی ئەو بابەتانی زۆربەی لادراوە لەسەر ئەساسی بنچینەی بیر و باوەڕ و ئیمان بەخوا و بەوانەیە لادراوە یان وێنەکان کە باسی ئەەکەن بڵێ ئێمە دەبعەن دەستخۆشی لە حکومەتەکەین لەوەی کە دیزاین و پەروەردەی ئیسلامی و بەرگەکەی گۆڕانکاری بەسەر هاتووە مزگەوتەکانی کوردستانی زۆری داناوە شتێکی زۆر چاکە بەڵام ئەڵێ ڕەسمەکانیش وێنەکان لەگەڵ بابەتەکانە یعنی لە وێنەیەک لە وێنەکان زۆر سەیرە تۆ پەروەردەی ئیسلامیە چووە لە بابەتێک لە بابەتەکان وێنەی دوو کچی هەرزەکاری هێناوە دوو کچە هەرزەکارەکان نیو لەچکیان لەسەرە ئەمە وێنەکەیە ئەمە لە چۆی ئیسلامە هەیە لە چک لەسەرکردن بە نیوە بێت لە هەموو لە هەر چوار مەزهەبەکەیە لە چک دەبێت داپۆشرێت هەمووی ئەمە لە چۆ هێناوتە ئەو کەسەی ئەم دیزانەی داناوە ئەمە لە چۆ هێناوتەوە ئەم شەریعەتە و ئەم بڕیارە و ئەم قەرارە ئەوە تا ئەوە ڕسمی خۆیانە دایانگرتووە نیو لە چک لە چۆی شەرع جێی ئەبێتەوە ئەمە بەڕاستی دەبێت لە وێنەکانیشە سەیرەکەی فرتوفێڵی تیا کراوە باشە باوەس ئەحمەد دەگەڕێم وڵات دواتر ماوەسا سوپاس دەکەم کاک دکتۆر گەرم وڵای ڕێزت گەری ئیزافەی کتێبی بۆ سەر قسەکانی ماوەس ئەحمەد ئەگەر سەبارەت بەوەی کە ئەو بابەتانی تر ڕوونکردنەوەی وەزارەتی پەروەردە دەڵێ بۆ نمونە مەسەلەی بنچینەکانی باوەڕە جێنشین و هەواڵانی پێغەمبەرە درودی خوای لێبێت ڕۆژی دوایی حکم لە ئیسلامدا لە شوێنی تر دووبارە بوونەوە باسی قەزا و قەدەرەکەی نەکردووە بۆ سوێن خواردنەکەش دەڵێ وا بڕیارە ساڵی داهاتوو بخوێنرێ سوێن خواردنەکە بەڵێ خۆی کاک حەکیم ڕاستەکەی من حەزەکەم لەم بەرنامایە ئەسڵەن خۆمان مەشغوڵ نەکەین بۆ ڕوونکردنەوەیەوە چونکە هەر ڕوونکردنەوە نیە ئەسڵەن ئەلە عوزر لە قەباحەت بەڵام ڕێکاری پەرلەمانی نەگرێتەوە وەرگوێ لە ڕێکاری پەرلەمانی دەگرن ئەوان ڕێکاری پەرلەمانی ڕێکاری پەرلەمانی چییە؟ ئەوان حساب و پەرلەمانەکەن
ئەوان حساب بۆ خەڵکەکەن، ئەوان حساب بۆ ئەندامی پەرلەمانەکەن، 23,000 مامۆستای وانە بێژ چەند ڕۆژە لەسەر شەقامەکان وەڵامیان دانەوە. کاکە ئەوان حساب بۆ ئەوەکەن ئەوها ئەبێتەوە بۆ ڕای گشتی ڕایگەیەنیت. ئەوە تا 2 سعات 3 سعاتی بەسەرا تێنەپەڕ ڕوونکردنەوەیان لەسەر قسەکانی مندا وا نەبوو. ئەی باش چەند ڕۆژە مامۆستایان و ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنەکان هاوارەکەن بۆ ڕوونکردنەوەی نادەن، بۆ قسەیەک ناکەن، بۆ وەڵامێکی خەڵک نادەنەوە. لەبەرەوە ئەوان حساب بۆ ڕێکاری پەرلەمانی ناکەن. ئەوان ڕەتی دەکەنەوە شتی وە هەبێت چی هەبێ؟ یعنی ئەو شتانە هەبێت. کاک حەکیم خۆ من عەرزم کردی خۆ ئەوەی مامۆستا ئەحمەد فەرمووی هەمووی واقعە، ینی ئەمە شتێک نییە بوهتانیان بۆ بکەیت. أو ديد يعني الله إن كنت تعلم فذاك مصيبة وإن كنت لا تعلم فالمصيبة أعظم. أجر تو بزاني أم منكرات كردوها أم خرابيات كردوها أم تغييرات كردوها أو زور خطر. أجر بزاني نات كردوها بلي نم كردوها خطرك بلي نازن كردوها خطرك خطر ترى يعني بلي نازن ما أقدر منيم لم بابته بابا خو أما واقعة أما أم رخنا يشيك قرتو معنا براسي رخنا يكي درس وزانية قرتو معنا رخنەیەکی بەنا نەک هەدام ینی بەڕاستی وەکو عەرزم کردی ئێمەی کۆمەڵی دادگەری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری بە قیادە و قەواعید و ئیعلام و هەموو شتێکمانەوە ئێمە پێمان خۆش نییە وڵات پاشاگەردانی بێ تاکو بازاری ئێمە گەرم بێ و باسییان بکەین کاکە وەڵڵا ئەوە لە شێمی ئێمە حەزەکەین ئەو وڵاتە هیچ کێشەیان نەبێت لە هەموو بوارێکە وەکو بڵێ مەجالێک نەمای بۆ پینە و پەڕۆ هەمووی تاوا بێ بەس ئایا وایە بە حەڵوا دەم شیری نەبێ حتا ئێوارە بڵێ حەڵوا بزانام دەم شیری نەبێ لەبەرەوە بەڕاستی ئەمەی کە ئێمە ئاماژەی پێەکەین ئەمەی کە ئێمە ینی باسمان کردووە واقعە کاکە ئێستا بۆ نمونە تۆ لە بابەتی سوێن خواردنە ئەمە هەموو واقعەکەی خۆمە خوێنەواریمانێ سەیری ئەم چاپەکەین و سەیری ئەو چاپەکەین لا 2023 داناوە ساڵی داهاتوو ئەوە ینی نازان ئەو با ئەوینێکی تر لە وەرزی دووەما کۆمەڵە بابەتیان بە هەمان شێوە لابردووە کاکە لەسەر بابەتی دادوەری کۆمەڵایەتی لە ئیسلامدا بابەتی چەسپاندنی عەدالەت ئەوەی کە پەیوەندی بە حکم و سیاسەتەوە لایان بردووە لە باسی ئەصحابی پێغەمبەرە صلى الله عليه وآله وسلم هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم يعني کۆمەڵێ ئەوەی کە نوقتەی ئەساسیە لەسەر هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم حەذفیان کردووە کە چۆن یەکتریان خۆشویستووە کە چۆن دەوڵەتیان دروست کردووە باشە لە مەوزوعی حەجیان هەر نێشتووە هەمویان سەروبن کردووە لایان بردووە هیچیان نێشتوەتەوە کاکە 26-24 لاپەڕیان لا بردووە ئەمە 24 لاپەڕێ زۆرە ئەوە ئیمامی ینی ئەو ئاەتە دوور و درێژە بکۆ ئەگەر ئەو ئاەتە کە باسی حەجەکە خوای گەورە فەرمی وەئەتیموا الحەجە والعومرەة لله ئەگەر لەو چاپە هەر کەس بینیەوە دۆزیەوە من گەورەترین هەدیە دەمێ لا براوە کاکە بە هەموویانەوە ینی من ڕێزم بۆ هەمووشیان هەیە بە حەقیقەت دادوەری لە ئیسلامدا کاکە دادوەری لە ئیسلامدا لا براوە دەفەرموو بیدۆزەرەوە هەمووی لا براوە باشە یعنی لە ژیانی عومەری کوڕی خەتاب ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ کە ئاماژەی پێەکە چەند نمونەیەک لە ژیانی هاوڵان باسی سەیدنا ئیمامی عومەر کات رضی الله عنه باسی سەیدنا عەلی کوڕی ئەبی طالیبەکە رضی الله عنه لا براوە کاکە تۆ ینی چ مەسلحەتێک هەیە چ بەرژە چی تێدا ینی ئەمە لەکوێترا باست کردو اینجا کا حەکیم ئەمە مبەررێکی زۆر لاوازە بۆ نمونە تۆ بڵێ باسی قیامەتم لە شوێنێک تریە ناوە کاکە باسی قیامەت بە 1000 کتێبی ئاوا تەواو نابێ نەک بە لاپەڕێک تۆ لێرە لاپەڕەیەکە دێناوە بەس باسی گرنگی و ئێحتیمامی قورئانەکەی بە ڕۆژی دوایی بۆ لایە بێ ئەگەر ڕۆژی دوایی ناوەکەی لە چەند قۆناغێتی شایەت بێ ناوەڕۆکەی شتێکی ترت باس کردووە بۆ نمونە نیشانەکانی ڕۆژی قیامەت باس کرد بۆ نمونە بەڵگەکانی بوونی ڕۆژی قیامەت باس کردووە بۆ نمونە گرنگیدانی قورئان بۆ نمونە کاریگەریەکانی ئیمان بە ڕۆژی دوایی لەسەر لایانی کۆمەڵایەتی لەسەر لایانی دینی لەسەر لایانی سێوە لە ئیلاخ کاکەم مۆزوعێکی متەشعیب و زۆر دوور و درێژە بەس خراپەکەی چێکە ئەو پرۆگرامە کەم کراوەتەوە بۆ نمونە جەنابەت دیراسی پۆلی نۆی بنەڕەتیت کردووە مامۆستا پۆلەکانی تریشی باس کرد بەڵێن دەدەی بە خەڵک کە دیراسی پۆلەکانی تریش بکەی بۆەوەی کە بزانی هەمویان بەراورد کە بزانین چەندیان لاداوە أي طبعا خراپەکەی لە چی دایە بۆ نمونە گەر کەم بکرێتەوە أي طبعا ئێمە ینی ڕاستیەکەی ئەوەی کە من ینی بینیم و دیراسەم کرد ئەم بڵێن قۆناغی نوێی بنەڕەتی بوو ئەجین ئەوە تا مامۆستا ئەحمەد بۆ منە دراسی شتەکانی تریشی کردووە ئەوە تا دیارە من کە ئەوەی کە دراسەم نەکردو باسم نەکردو مامۆستا حەکیم من کەسێکی ڕاستگۆم بە ئەمانەتی شەوە قسە ئەکەم ئەمڕۆ من باسی ئەمەم کردوتومە ئەمە ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک کە بەرنامەیان بۆ داڕشتووە
خۆ دیارە قسەکەی ئێمە لە پرۆگرامی پەروەردەی ئیسلامی خراپەکەی لە چیدایە؟ خراپە چۆن خراپەکە لە چیە؟ تۆ بۆ نمونە بابەتی بڕوابوون بە ڕۆژی دوایی لا ئەبەی ئەمە بابەتێکی هەستیارە زۆر هەنی تۆ ئەبێ بە پێچەوانەوە هەوڵ بێ لە پەروەردەی ئیسلامیە بزانە خوای پەروەردگار کاک حەکیم خوای رب العالمین چەند ئیهتیمامی بە شتێکدا بوو ئەوە گەورەیە ئەو مۆزوعە دەرەخ ئەسە بۆ نمونە ئەسەلات نوێژ لە قورئانە زۆر باس کراوە بۆ خوای گەورە زۆر باسی کردووە قورئان و خوای گەورە فەرمێ وتمت کەلیمەت ربک صدقا وعدلا کەلیماتی خوای پەروەردگار هەمووی بە میزان دانراوە هەمووی بە تەرازوو دانراوە حرفێکیشی لێ زیاد نییە رب العالمین کە زۆر باسی قیامەتەکە بۆ نمونە بەڵگەیە لەسەرەوە قەزەیەکی زۆر گەورەیە لەلای رب العالمین ئیهتیماماتێکی زۆر گەورەی پێدا بۆ ئەوەی کە بەشەریەت لە دڵ و دەروونیان بچەسپێت هەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم 13 دانە ساڵ بەس پەروەردەی ئەسحابی کرد لەسەر چی؟ لەسەر ئیمان بوون بە خوا و بە ڕۆژی دوایی و بە قەزا و قەدەر و بەم قەزەی ئیمانیە گرنگان چونکە ئەمە بناغەیەکی گەورەیە تۆ لاپەڕەیەکت دوو لاپەڕە دێناوە ئەلەم پەروەردەی ئیسلامی لە چاپە کۆنەکە دوو لاپەڕەکەش لا بردووە کاک ێ بۆ لایە بێ ینی هەدەف چییە لەما چ چاکەیەکی هەیە بۆ موجتەمەعی ئێمە بە پێچەوانەوە ئێمە ینی ئەسڵەن گلەیمان هەیە لەوەی کە پەروەردەی ئیسلامی زۆر کەمە و مامۆسای کەمی بۆ دانراوە و ئەهلی اختصاصی بۆ دانانرێ و مامۆسایانی دەرچووی کۆلێجی شەریعە کۆلێجەکانی شەریعە حسابیان بۆ ناکرێت تەعینیان بۆ ناکرێت تەعین ناکرێن کۆمەڵێک گلەی گەورەی ترە مامۆسا حەکیم لەوان بەڵام ئەوان هاتوون سەرباری ئەوەی کە ئەو گلەیانیان چارەسەر نەکردووە هاتوون ئەمەشیان خوڵقاندوو اینجا ئەوەی کە من زۆر تەرکیزی لەسەراکەمەوە و مەبەستمە بەڕاستی ئەوەیە کە یعنی ئەمە بەرنامەیەکە بەرنامە بۆ داڕێژراوە ئەمڕۆن دوببیڕە بیلەیل بەرنامەی بۆ داڕێژراوە هەر جاری و بابەتێکی ئەخەنە ناو گۆڕێ بۆی بزان ڕەتدانەوەی ڕەتالفعلی خەڵک چۆنە بەڵام ئەگەر بزانن ئەوە موسڵمانان سارد و سڕن وڵا کاکە سبێنە بابەتەکانی دەگەڕێنە سەرەوەی کە چی بکرێت مامۆستا ئەحمەد سەبارەت بۆ گەر شتێکت مابێ لەبارەی دەستکاریکردنی پرۆگرامەکە گەر نابچینە سەر ئەوەی کە ئایا کێ دەستکاریە و پرۆگرامانە دەکە ئایا لیژنەیەکی تایبەتمەندە کێ ئەسڵەن یاخود پەروەردەی ئیسلامی ئەوەی کە تایبەتە بە ڕووبەڕووبوونەوەی زوڵە متوانێتی مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتێکی ستەمکار ئەرکی موسڵمان لە ڕووبەڕووی گەندەڵی و ستەمکاری ئەوانە هیچیان لە پرۆگرامەکانی خوێندن ڕویان بڵێن ڕەنگی داوەتەوە لە ناو پەروەردەی ئیسلامی؟ بەڵێ کا حەکیم هەر وەکوتم هەر لاپەڕە مەسەلە پۆلی هەش نییە پۆلی حەوتیشە دوای دێمە سەر ئەو بابەتە ئێستا لە پۆلی حەوتە کە پۆلی حەوت کۆمەڵێک گۆڕانکاری کراوە کۆمەڵێ بابەت دەستکاری کراوە یعنی وانەی دووەم بانگەوازکردن بۆ لای خوای گەورە چۆن دەبێ 6 دێڕی لابراوە هەر لە ناو بابەتەکە ئەمە بۆ لابراوە 6 دێر وانەی 3 لاپەڕە 11 دوو خەتی لادراوە وانەی 9 ڕەوشتە بەرزەکان کە کراوەتە شەرمکردن لاپەڕە 24 خاڵی لادراوە لەسەر ڕەوشتەکانایە وانەی 15 چالاکی لادراوە کە پرسیارە ئەم فەرمودەیە لەبەر بێنە ئەمە ئەم ئاەتە ئەوانە لادراوە پرسیارانە وانەی 25 هەر هەمووی لادراوە کە باسی نوێژی مردوو ئەکات ئەمە بۆ هەرزەکار لاپەڕە 61 62 63 وانەی 25 هەمووی لادراوە وانەی 26 هەمووی لادراوە ئەمە لە پۆلی حەوت کە لە هیچ شوێنێکی تران نییە نەریتەکانی پرسا لەگەڵ نوێژی مردوو ئەمانە هەمووی لادراوە بەڕاستی یعنی ئەمە جێسە وانەی 28 هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاکە هاوڵێک هەیە کە گاوانی کوردیە لە پۆلی حەوت هەیە ئەوە هەر هەمووی لادراوە لە چۆ جێی بۆتەوە با ڕوونکردنەوەمان بداتێ یەک هاوڵێکی کوردی باس کراوە کە کووردە گاوانی کوردی لەو بابەتە لادراوە گشتی بابەتی وانەی 28 کە لاپەڕە 66 67 68 لادراوە وانەی 29 لادراوە کە باسی تابعینێکەکە شوڕەیحی قازی کە باسی عەدالەتەکە چۆن کوڕەکەی خۆی هاوردۆتە بەردەم مەحکەمە سزای داوە ئەمە لادراوە یعنی لەسەر چه ئەساسێک ئەم بابەتانە کەواتە 4 وانە بە تەواوەتی لادراوە بێجگەوانەکان نیوە نیوە لادراوە ئەمە بەڕاستی ئەم لیژنەیە من سەیرم دێ یعنی لە لیژنەکەی پێشوو باسی دکتۆر بەشیر و ئەبوو بەکر کاروانی ئەکرێ لەم تەبع تازەش هەردوو ناوی هەردووکیان هاتووە
نازانم ئەمانە باڕوونکردنەوە بدەن ئایا ئەم کتێبانەیان دیوە ئەمەیان خوێندوتەوە لەسەر ناوی ئەوانیش لەسەرەتی ئەو لیژنەیە بە چه ئەساسێ لە چه ئەساسێ ئەمانە هاتووە دانراوە یعنی بەڕاستی ئەمە کۆمەڵێک بابەتە یعنی جێگای ئەوەیە بەڵێ دەستکاریەکان بابەتی مێژوو دەستکاری نەکرا لەبەرەوەی ڕێک نەکەوتن لایەک ئەیویست یەکێک بکاتە بەتاڵ ئەوەی تر ئەویست ئەوەی تر بکاتە کەسێکی بەتەڵ لەسەری ڕێک نەکەوتن ئەو لیژنەیە ئەمانە بەڕاستی دەستێوەردانێکی حزبی زۆر زۆر لەو بابەتانە هەیە وەکو مامۆساش فەرمووی تۆ ئەوەتانێت 2 هەفتە زیاترە 21,000 وانە بێژ لە جادەیە تۆ چارەسەری ئەوانە بۆ ناکەی باشە قوتابخانە هەیە قوتابخانە لە هەولێرە باشترین قوتابخانەیە لە هەولێر سەر بە حکومەتی هەرێمە لە پۆلێکان 90 قوتابی دانیشێ 90 زیاتر بۆ ناچن چارەسەری کێشەی ئەو قوتابخانانە بکەن بە سەدان قوتابخانە 50 قوتابی چل قوتابی لە پۆلێکا دانیشێ ئەمە کەی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ ئەکرێت لەلایەکەوە ئاڵێن کڕۆنە و لەلایەکیش بەمەیە 2 ساڵە زەربە لە پرۆسەی پەروەردە و خوێندن ئەدرێت قۆناغی 1 و 2 و 3 ئەسڵەن نیوەی پیتەکانیان نەخوێندووە ئەمانە کارە ساتە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرە ئەلکترۆنیەکان بۆتە دیاردە لە 185 قوتابیان ئالوودە بوونە بەو بابەتانەوە کواچی کردووە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بۆ چارەسەری ئەو کێشەیە کوا ئاشکردنەوەی قوتابی بە قوتابخانەکەی ئەمە بەڕاستی بانێک دوو هەوایە لەلایە باسەوەکە لە 150 قوتابخانەکان پێویستیان بە نوۆژنکردنەوە هەیە کواچیتان کردووە کواوا بەرەو زستانە کوا نەوت کوا سوتەمەنی گەرما و سەرمایە چیتان بۆیان کردووە تەنانەت لە تاقیکردنەوەکانیش بۆ قوتابی بەدەست نەبوونی کارەبا و ئەی ناڵات لە پەروەردەی ئیسلامی ئەگەر ئەوە نەگرنگ بێت بۆ هەتاکو ئێستا 1300 مامۆسای پەروەردەی ئیسلامی لە هەرێمی کوردستان هەیە لە 7000 قوتابخانە 3-4 کۆلیجی شەریعەمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک یەک کەسی تەعین ناکرێت کە ئەوە اختصاسێتی بەڵام حکوومەتی بەخا قوتابخانە نییە پەروەردەی ئیسلامی تەعین نەکردوێ خەریجی شەریعە و خەریجی کولێی ئیمام مەعزووموانە بۆ ئەو بابەتە مامۆسای سەرپەرشتیاریان هەیە لە هەرێمی کوردستان نییە یعنی بەڕاستی ئەمە کارەساتە تۆ بابەتێکی ئەوها گرنگ کە پەروەردەیە بەم شێوەیە بێ من چی لە بەرگەکە و لە ناوەکەی بکەم ئەگە ناوەڕۆکەکەی هێوا شێواز لێ بکرێتەوە بە بەرنامەوە دەیان پسپۆرمان هەیە ئەتوانن لەگەڵیان دانیشێن ئێمە پێیانمان وتووە ناکرێت دەستبردن بۆ پەروەردەی ئیسلامی گەنجەکانمانەوە بەو شێوەیە بێت لە قوتابخانەکان ئەنواع و ئەشکال دیاردەی سەیر هەیەات لە خۆشەویستی لە بەکارهێنانی کۆمەڵێک بابەت کە زۆر هەستیارە کە ئێستا لەو بابەتانە ئەیانەوێ یەک لایدەن باسی مادەی هۆشبەرەکرێ باسی عەرەقەکرێ باسی کۆمەڵێک بابەتە ئەمانە زۆر زەرورە کە باز کرێت و کە لە شەریعەتی ئیسلام ڕێ پێ نەداوە ئەمە پەروەردەیەک دەبێت گرنگی پێ بدرێ نەک ناوەڕۆکەکەی لێ بسەندرێتەوە بەم شێوەیە بتانەوێ هەر جاری بابەتێک و هەر جاری کێشەیەک دروستکەنەوە ئەو هەموو بابەتە هەیە ئەتوانی ئاین ناسیبی بی بۆ کۆمەڵایەتی لە مێژوو جێی بکەرەوە نەک لە پەروەردەی ئیسلامی ئەمە هەم لە ڕووی یاساوە لە بەغا یاسا هەیە پەروەردەی ئیسلامی خەتی سوورە دەستکاری بکرێت ناگونجێت کە شەریعەتی ئیسلامی لە یاسایە هەیە نابێ هیچ یاسایەک پێچەوانەیەوە بێتۆ پەروەردەی ئیسلامی بینی بەم شێوەیە دەستکاریکەی بەدەیان کێشە و مەشاکلمان هەیە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە لەگەڵمان بین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی بەڕێز کاکتۆر هەوراوان سەبارەت بە ئەوەی کە چی بکرێ پێ دوایە و هەڵەیە کە کرا و دەبێت ڕاز بکرێتەوە. ڕاستکردنەوەی ئەرکی کێوە دەبێت چی بکرێت؟ وڵا کاکە ئەو ئەرکی هەموو لایەکمانە بەڕاستی. ئەرکێکی شەرعیە، ئەرکێکی نیشتیمانیە، مستەقبەلی مناڵەکانی هەمومانە، پەیوەندی بە دنیامانەوە هەیە، پەیوەندی بە قیامەتمانەوە هەیە. بەڕاستی ئینجا بەڕاستی کەسێک کە زوڵمێک کاتۆ بێ دەستی بگری. خوای گەورە فەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. لە عذابێکی خوا بترسن. خوای گەورە فەرمێ لە فیتنەکە ملوا پێ عذابە، لە سزای خوای گەورە بتن سزایەکە تەنها زاڵمەکان نەگرێتەوە، تەنها ئەوەی کە کردەوە خراپەکەی کردووە، تەنها ئەوەی کە هەڵەکەی کردووە، تەنها ئەو نەگرێتەوە، هەمووتان بگرێتەوە. بۆ چونکە ئەو کردوویەتی تۆش سکوتی لێەکەی کەواتە تۆش ئەگرێتەوە. لەبەرەوە بەڕاستی پێویستە لە مستەوای کاکە هەموو سەرۆکایەتیەکان لەم وڵاتە خۆیان بە موسڵمان نەزانن. ئەدێکا کە لەسەر شتێکی ئەوە بۆ نایانە جواب. سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، سەرۆکی پەرلەمان. خۆشبەختانە بەڕاستی ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان تەلەفۆنی بۆ من کرد، وتی من بە هیچ جۆرە بۆ مۆزوع ڕازی نیم و بەڕاستی پشتیوانیتان لێ یەکەم لەو مۆزوعات. چۆن شتی وابێ؟ وتی زۆر دڵم پێخۆش بوو، زۆرم پێخۆش بوو بە حەقیقەت. وەسواسی یەکەم لێرەوە کە تەییدی کردم، پشتیوانی لێ کردم. وتی ئەوە پەیوەندی بە مستەقبەلی هەمومانەوە هەیە، مناڵەکانمان هەمومان، و ئیستیغرابی کرد لەو مۆزوع. جێگای دەستخۆشی و دڵخۆشیە بە حەقیقەت. اینجا لە مستەوای بە عەرزت کەم ئەگەر مەجالێ لە مستەوای ئەحزابی ئیسلامی ئەبێ ئێستا حیزبە ئیسلامیەکان کۆبوونەوە بکەن لە مستەوای قیاداتیان لەسەر ئەم بابەتە، چونکە مە خەتەرێکی گەورەیە، مەترسی ئەمە وەکو ئەرزم کردن ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک بزانن چۆن وردەسی بێەکە باشە. و لە مستەوای ڕەوتە ئیسلامیەکان ئەوانەی کە هەن، ئەوانەی کە خەمخۆری ئەم دینن بە هەموو لایەنەکانەوە، بە هەموو ڕەوتەکانەوە پێویست ناکە ناوی کەس بهێنم، هەموویان پێویستەکە بێنە مەیدان بۆ ئەم بابەتە. و یەکێتی زانایان لیژنەی باڵای فتوا، ئەی تەنها بە ڕوونکردنەوەیەکی وەزارەتی تەربیە کە بەڕێوەبەرێتیەک لەوێ ڕوونکردنەوەیەکی داوە یەکتیفا نەکەن، کە ڕوونکردنەوەکەش ئەوەیە کە ئەیزانن. پێیان دەڵێ با بچن هەموو پرۆگرامەکان بخوێنەوەیەکی بڕەتی تا 12 ئامادەی پێیان دەڵێ خەڵک بۆی کە بزانێ ڕوونکردنەوە کە چۆنە و دەستکارێکە چۆنە. زۆر وازەحە. کار حەکیمی بەڕێز، من پێ دەڵێم ئەو ناتوە بە یەک ڕۆژ بە یەک ساڵ هەموو پەروەردەی ئیسلامی لابە، کۆمەڵێکی لە کۆمەڵشتی ئەساسیاتی لابردووە. ئەم ساڵ لە ساڵ بوون منە 5 لابردووە. سێرەکە بزانە ڕەتفیعل چۆن، ئەگەر بۆی چوێ سەر ساڵێکی تر ئەوەنەیتر، ساڵێکی تر ئەوەنەیتر. یعنی ئەمە بابەتەکە بابەتێکە وەکو بڵێ تەختیت و بەرنامەی بۆ داڕێژراوە. ئەم بەرنامەیە ڕۆژ بە ڕۆژ وەکو عەرەب بڵێ ئەندەک، وەکو کورد فارسە لە ئەندەک وردە ینی قۆناغ بە قۆناغ، پلیکانە بە پلیکانە بۆی ئەڕۆشنەوە مۆساکەدەوەی تێدای مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم، دەسەڵاتی ستەمکار و ئەرکی موسڵمان لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ستەمکارانە لە ناوەڕۆکە لە باسی ئەصحاب الكهف ئەویان لابردووە. باشە ئەوەی کە خوای گەورە فەرمووە وتیلکە القوڕى ئەهلەکناهم لەما ظەلەموا وجعلنا لمهلكهم موعدا. نەماوە حیاتی هەل چەند ئاماژەیەکی کەمیشی پێکراوە. سەیدنا عومەری کوڕی خەتاب کە ناسراوە بە بەرپاکردنی عەدالەت نەماوە، لایەن بردووە. ئیمامی عەلی لایەن بردووە. یعنی قەسم ئەوەی ئەرکەکە ئەرکێکی گەورەیە و ئەرکی هەمومانە
و ئەبێ بەڕاستی ئەمە ئەبێ بە نەگابێ هەروایە ئەرشێکی شەرعی خوا واجبی کردووە لەسەرمان دژی ئەم منکەرە بێ بۆچین بەزەوەی کە مامۆستا باسی کرد ئەمە ینی هەر پەرۆدەی ئیسلامی دەمێت کە لاواز نەکراوە مامۆستای تایبەتی نەبێ وتی لە 7,000 مەکتەبە 1300 دەرچووی زانستی ئیسلامیەکە نامەزراوە سەرپەرشتیاری نییە مامۆستای تایبەتی نییە اینجا لە کاتی تاقیکردنەوە پەروەردەی ئیسلامی ناکرێتە بابەتێکی سەرخۆ بیسی بۆ دانراوە لە پۆلی نۆی بنەوەتی و مادەیەکی ئەساسی نییە بەڵێ مادەیەکی دەرسەکانی حتا ئەدادی ئیسلامیەکان ینی زۆر بەکەمی لە شوێنەکانی تر وەرەگیرن لە ئەخساسە غێری ئەخساسەکەی خۆیان وەرەگیرە حسابی علمی و ئەدەبیەکانیان بۆن وەکو ئەوان حسابیان بۆ نەکرا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیان وەزارەتی ئەوقاف مەعهدێکی ئەئیمە خوتەبای دانا تاکو ئێستا چەندین دەرچوویان هەیە لە هیچ شوێنە حسابیان بۆ ناکرێت هیچ شوێنێک حسابیان بۆ ناکرێت ئەسڵەن ناتوان بڕۆن لە کۆلێژەکانیش بخوێن لە پۆلی لە قۆناغیەکەمە لەوێش وەریان ناگرن یعنی دەرچوویەکی مەعهدی ئیسلامی ئەگە بڕوا بێ لە کۆلێژی شەریعە بخوێنێ وەری ناگرن ئیلا مەگەر یەکەمەکان یەکەم و دووەم و سێهەم ئەویشدا نامەزرێن ئەمە کۆمەڵە کێشەی زۆر زانستی ئیسلامیەکان دەکرێن بە مامۆستای پەروەردەی ئیسلامی کە زەروراوان بیڵێنەوە چکێسە من پرسیارم کرد لە هەندێک مەکتەب وەکو شتێکی لاوەکیان دانەوە مامۆستای تایبەتمەندی خۆی دەڵم بڕۆ تۆ پەروەردەی ئیسلامی زۆر بە شێوەیەکی لاواز ئێڵێتەوە اختصاصی خۆی نییە علمی باشی پێێنێ لەسەر ئەو بابەتار اختصاصی خۆی نییە این دەرچووی کۆلەی شەریعە دایان ناوە ئەوانەیە بڵێتەوە بەس بۆچی بەس بۆ پەروەردەی ئیسلامی اختصاصی خۆی بیرکاری تایبەتی بە خۆی هەبێ فیزیات هەبێ بە خۆی هەبێ کیمیا ئەوە تا خۆی وازە دیارە ئەنی ئیهتیمامیان زۆر کەمە بۆ بوارەوە تا وردەش حەذفیەکەن شتەکان کەمەکەمەوە کەمێکن تاکو تەهمیشیەکەن ئەگەر بۆیان بڕوە ئەمما ئەگەر ئەوانەی کە مهتەمن بە بابەتەکە ئەوانەی کە ئاماژەم پێکرد هەمویان بە یەکجار بێنە سەرخەت و بەڕاستی من قەنەعەتمە هیچ قووەتێک ناتوانێت کە ئەوە جێگیر کا لەسەرمان و بیچەسپێنێ و بەردەوامی کە سپاس دەکەم مامۆستا ئەحمەد بگەڕێم وڵای پرز پێشتر باسی چەند شتێکت کرد سەبارەت بە فەرامۆشکردنی پەروەردەی ئیسلامی وە سەبارەت بە بڵێن ئێستا کە لێرە بۆ قۆناغینەوەی بنەڕەتی تاقیکردنەوەی کۆتایی لەگەڵ 12 ئامادەیی پەروەردەی ئیسلامی بیستی بۆ دانراوە ئەی لە بەغداش هەمان شتە پەروەردەی ئیسلامی لەگەڵ عەرەبیە و بەیەکەوە یاخود بەجیاوە سەرپەرشتیاری تایبەتی شێ بڵێن بەڵ دیارە مامۆستا ئەحمەد بەڵێ دواتر گرێنەوە لای مامۆستا ئەحمەد بەس مامۆستا وەکو کاری پەرلەمانیش جگە وەکو لیژنەی خۆتان لیژنەی ئەوقاف چەندە گرینگە لیژنەی پەروەردەش بەدوایچوونی بۆ بکاتم پرسە بەڵێ تەبەن ئێمە وەکو لە ئاسی لیژنە تایبەتمەندەکان لیژنەی ئەوقاف لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئەمە تەبەن ئەبێ کاری جدی لەسەر بکەین ئەوانیان کە مهتەمن بە قەزیەکە و لەسەر ئاستی فراکسیۆنەکان هەموو فراکسیۆنەکان ئەبێ کاری جدی لەسەر بکرێ و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە هەمان شێوە بکاری جدی لەسەر بکرێ و ئێمە ئیشەکەین لەسەر ئەم بابەتە و هەوڵ دەدەین کە وەزیری پەیوەندیدار بانکەین بۆی کە لە نزیکەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین و بەداخە ئەوان لەم بابەتە ینی هیچ مەشورەتێکیان بە پەرلەمانی کوردستان نەکردووە هیچ مەشورەتێکیان بە نوێنەرانی خەڵک نەکردووە ینی ئەوە ینی بینی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان 5-6 مەترە هەر دیوار لە بینمانە نییە قەیچیەکە من کاتێک دێم پێکەوە دانیشیام ئەمە مەشروعێکە ئەمانەوێ ئاوا بکەین ئایا چۆن بۆ پرس ناکرێت بۆچی مەشورەتمان پێ ناکرێت حسابیان نەکردووە هیچ حسابێکیان نەکردووە لەبەرەوە لە ڕێکارەکان کە بازەکرێ ڕێکاری پەرلەمانی ئەگەر حسابی بۆ بکەن ئەوانە هەموو گیرێتە بەر خۆمە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە بە حەقیقەت باش بەس گرنگێکی پەروەردەی ئیسلامی دابڕێژرێتەوە یعنی ئەو کەسانی کە پرۆگرام ئەبێ لیژنەیەکی پرۆگرامی بڵێن پەروەردەوانی ئەبێ لیژنەیەکی مختاس خاوەن ئەزمون بن هەم خاوەن شەهادە بن تەنها شەهادەش ناخاوەن ئەزمونیش بن و دڵسۆز بن و معتەبەر بن ثقە پێکراوی تەواو بن و بەڕاستی کاک حەکی من ئەمێ لێرە ینی شتێک بۆ بیری خۆم و هەموو ینی خوشک و برایان و ئەوانەی کە گرنگی بە بابەتە دەن بیر بێنمەوە ئەوش ئەوەیە کە ئێمە بۆ پەروەردەی ئیسلامی نابێت تەنها بە تەمای وەزارەتی تەربیە بین بەڕاستی ئێمە ئەبێ خۆشمان ئەمە وامان لێ بکە کە ئاگامە لە مناڵەکانمان بێ ئاگامە لە نەوەکانمان بێ یعنی ئەحزابی ئیسلامی ڕەوتە ئیسلامیەکان
منظماتی ئیسلامی ڕێکخراوە ئیسلامیەکان ئەبێ ئەتر بزانن کە پەروەردەی ئیسلامی ینی بەڕاستی کەوتۆتە ژێر هەژمونێکی خەتەرەوە ئەگەر ئەمانیان بۆ ڕۆشتە سەر هەر بۆیان ڕۆشتە سەر بێ ئێمە لە لایەکی ترەوە هەوڵ بین کە قەرەبووی بکەینەوە تۆ مناڵێکت کە ئێنێریتە قوتابخانە کە بزانی لەوێ هیچ فێر نابێ ئەبێ لە لایەکی ترەوە تۆ بۆی قەرەبوو بکەیتەوە. مامۆستا ئەحمەد بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کەمێک باسی پەروەردەی ئیسلامیت کرد کە مامۆسای وتت مامۆسای تایبەتی نییە سەرپەرشتیاری تایبەتی نییە سەبارەت بە تاقیکردنەوەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ پۆلی 9 و 12 لەگەڵ زمانی عەرەبی دادەنرێت پەروەردەی ئیسلامی 20 بۆ دادەنرێ لە بەغداد چۆنە بڵێن بابەتێکی سەربەخۆیە؟ بەڵێ کاک حەکیم ئەوەی باسی کرد مامۆستاش مەسەلەی پەروەردەی ئیسلامی وەکو وتم یعنی تاعیناتی پەروەردەی ئیسلامی یەکەمەکانی کۆلیجەکانیشدا نامەزرێن ئەمە بەڕاستی ینی جێگای پرسیارە بەڵێ لە بەغا پۆلی 6 لە سەتی لەسەرا و جیا کراوەتەوە لە زمانی عەرەبی لەبەرەوەی لە هەموو قۆناغەکان مامۆسای پەروەردەی ئیسلامی جیایە لەگەڵ زمانی عەرەبیە جیا کراوەتەوە سەرپەرشتیاری هەیە مشریفی هەیە یعنی بەدەیان سەرپەرشتیاری هەیە ساڵانە ئەیان بن بۆ خولیان بۆکەنەوە لە هەرێمی کوردستان خول نییە بە هیچ شێوەیەک ئەوە تاوە چەندین ساڵە هیچ خولێکیان بۆیان نەکردوتەوە بۆ ئەوانەی کە ئێستا وە پێشتریش و شاغرێکی زۆر هەیە ئێستا زۆر جا هەیە بڕواتان بێ پێش بە معلوماتەوە بە زانیاری جاری وا هەبووە مامۆسای مەسیحی لە دێیەکان پەروەردەی ئیسلامی داوەتەوە دوای وتێتی کاکە من مەسیحیم ئەو کاتە ئەمجا زانیوانە ئەم زانیارانە هەیە لە شوێنی تر کەسی وا پەروەردەی ئیسلامی داوەتەوە لە ئافرەت هەر هیچ ئیلتیزامێکی بە ڕێنمایی و بە ئیسلامەوە نەبووە یان هەبووە مامۆستا پەروەردەی ئیسلامی داوەتەوە ئاەتەکانی هەر نەزانیوە بیخوێنێتەوە و پەروەردەی ئیسلامی زۆر جار لە خشتەی وانەکان لە کۆتای وانەکان دێتەوە یان بەوانەی عەرەبی پڕەکرایەوە ئەمە بەڕاستی ئەمە ناحەقیەکە ناحەقیەکی زۆر گەورەیە بەرامبەر پەروەردەی ئیسلامی ئەکرێت کە پەروەردەی ئیسلامی بنەڕەتی بنیادنان و پێگەیاندن و ئەخلاق و ڕەوشتی کۆمەلگای کوردەواری و هەموو کۆمەلگاکانە ناکرێت بەم شێوەیە یعنی ئەوەی کە لێرێ ڕوئەدات و لە هەرێمی کوردستان بەڕاستی جێگای ئەسەفە بێدەنگیش نابێ بکرێت ئێمە چەندین جا لە یەکێتی مامۆسایان بە راپۆرت بە لە دانیشتەکان لە ئاگداری سەروی خۆمان کردووە وەزیرمان کردووە ئەوانەی تر کە نابێت پەروەردەی ئیسلامی بەم شێوەیە بێت لە ڕووی منهەجەوە لە ڕووی تاعینکردنی مامۆسایانی پەروەردەی ئیسلامی 1 ساڵ سەرپەرشتیاریان دانا ئەویش 1-2 کەس دانرا ئەویش بە فشارێکی زۆری پەرلەمان و ئێمە و یەکێتی مامۆسایان بە هەموو لاوە 1 ساڵێ دانرا دوای ئەوە هەرنیان هێشت ئەویش نەما چەند مامۆستایەک هەیە بە پەنجەی دەستە ژمێرێ بۆ سەرپەرشتیار بەڵام لە بەغا بە سەدان بگرە بە هەزارها مامۆستا هەیە بۆ وانەی ئیسلامی پەروەردەی ئیسلامی سەرپەرشتیار منهەجی بەغا لەگەڵ منهەجی ئێمە ئەرد و ئاسمان فەرقی هەیە منهەجی پەروەردەی ئیسلامی لەەن حکوومەتی بەغاوە 3 کتابە کتابی تەجویدە کتابی قورئانە کتابی فەرموودە و ئاەت لەبرکردن و حەدیثە بابەتەکان زۆر بە قوولی چۆتنە ناوی پەروەردەیەکی تەواوە بەڵام لە هەرێمی کوردستان ئەم بابەتانە دوای پرۆسە هەمویان لادا ئەم پەروەردە ئیسلامیان هاوردووە کە بەس لە بەرگەکەی پەروەردە ئیسلامیە لە ناوەڕۆک کراوەتەوە نابێ بەم شێوەیە بەڕاستی وەزارەتی پەروەردە لیژنەی پرۆگرامەکان ئێمە وەکو یەکێتی مامۆسایان داوامان کردووە دەبێت لیژنە ئەنداممان هەبێت لە لیژنەکان ئاخر جار وەزیر موافقەی کرد یەکێتی مامۆسایان نوێنەرمان هەبێت لەو لیژنانە چکامە لە یاسای یەکێتی مامۆسایانە هەیە دەبێت لە لیژنە پەروەردەیەکان لە لیژنەکانی ترە ئەمە سەرۆکی هەرێمی پێشوو تەوقیعی کردووە بەڵام لەلایەن وەزارەتەوە ئەم بڕیارانە هەمووی پێشێلەکرێت یعنی کۆمەڵێک کێشەمان هەیە ئەمان دەستیان بۆ پەروەردەی ئیسلامی بردووە یعنی مامۆسایی وەزارەتی پەروەردە بۆی هەیە 2 ساڵ مۆڵەت وەربگرێت کە ئەمە یاسای ڕژێمی بەعسی ساڵی 1970 ئەمە بە ژمارە 418 هاتووە بەڵام سەرجەم وەزارەتەکان بۆیان هەیە 5 ساڵ مۆڵەت وەرگرن بە خزمەتیش و بۆ خانەنشینیش حیسابە ئێمە بە ئەنجومەنی وەزیراریشمان وتووە ئەمە ناکرێەوە
بڕیاری ڕژێمی بەعز لەسەر وەزارەتی پەروەردە جێبەجێ بکرێت کەم و کورتیەکی زۆر هەیە دان عەدالەتیەکی بەڵێ سوپاس دەکەم مامۆستا زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارتێکیشێتی مامۆسایانی کوردستان لە کەرکووکەوە هەروە دکتۆر هەورامان گەسێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ